لە گۆڕستانی بارزانیا جینۆساید کراوەکانەوە سڵاوتان لێبێت بەڕێزان. لە ساڵی 1970 8,000 بارزانی و لە قۆناغی جاجادا کۆمەڵکوش کران. بەڵام پرسیارەکە ئەوەیە بۆچی تاوەکو ئێستا و کەیسا وەکو جینۆساید نەناسێنراوە نە لە عێراق بە بڵێن پەرلەمانی عێراقی لەلایەن حکوومەتی عێراقی هەروەها لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوەش. حکوومەتی عێراقی کارکردنی حزبی بەعس لە عێراق قەدەغە دەکات لە کاتێکدا حزبی بەعس جینۆسایدی بارزانیەکانی ئەنجام داوە، بەڵام ئەم کەیسە یاخود ئەم تاوانە وەکو جینۆساید ناناسێنێت. بۆچی؟ ئایا کەم ترخەمیەکە لەلایەنی پەیوەندیداری کوردیەوەیە یاخود هۆکارەکە حکوومەتی عێراقیە؟ ئایا حکوومەتی هەرێمی کوردستانیش تاوەکو ئێستا تا چەند لە ئاست داواکاری و نەهامەتیەکانی کەسوکاری شەهیدەکان بووە؟ ئایا بۆچی تاوەکو ئێستا ئەم کەیسە وەک کەیسێک لێ نەهاتووە کە حکوومەتی هەرێمی کوردستان و گەلی کورد سوودی لێ ببینێت؟ حکوومەتی بەعس بۆچی ئەم تاوانەی ئەنجامدا؟ ئایا مەبەستی تەنها ئەشکەنجەدانی کورد بووە یاخود سڕینەوەی ناسنامەی نەتەوەیەک بووە؟ ئەم پرسیارە و چەند پرسیارێکی دیکە لەگەڵ میوانانی بەڕێزمان کەمڕۆ لەگەڵمان ئامادەن تاوتوێ دەکەین. بەڕێز دکتۆر یاسین کەریم ئەمین پرۆفیسۆری یاریدەدەر هەروەها بەشدار بوو لە هێنانەوەی ڕووفاتی شەهیدان لە چەندین جار، هەروەها بەڕێز هەدار بارزانی پارێزەری کەیسی ئەنفال و بارزانیەکان، هەروەها بەڕێز ڕێبوار ڕەمەزان بەڕێوەبەری کاروباری ئەنفالکراوانی بارزانی، هەروەها بەڕێز سلێمان ڕعد پارێزەر و یاساناس، هەروەها بەڕێز مەعاف مەناف سەرۆکی ڕێکخراوی گازی بۆ داکۆچیکردن لە جینۆسایدی گەلی کورد. هەروەها بە پێویستی زانم بە خێراتنی میوانی بەڕێزەکانمان بکەین کە کەسوکاری شەهیدەکان ئەمڕۆ لەگەڵمان ئامادەن. زۆر سپاس بۆ ئامادەبوونتان. سەرەتا بەڕێزان لە دکتۆر یاسینەوە دەست پێ دەکەم. دکتۆر زۆر سپاس کە لەگەڵمان ئامادەی. سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم لە ڕووی زانستیەوە ئێوە چ کارێکتان بۆ بە جینۆساید ناساندنی کەیسی یاخود تاوانی کۆمەڵکوژی بارزانیەکان کردووە؟ پێشکی بەناوی خوا سەر و ڕۆزی نەوازش بۆ هەموو شەهیدانی گەلی کورد و شەهیدانی بارزانەکان دانەوێنم. ئێمە لە دوو قۆناغا ئیشمانگر کارمان کرد لەسەر هێنانەوەی ڕووفاتی بارزانەکان بە شێوەیەکی زانستیانە. یەکەم وەجبەی کە ڕووفاتی بارزانەکانمانێنەوە 513 شەهید لە باشووری کوردستان لە ناوچەیەک پێوترێ بۆسەیە لە بۆسەیە بۆ ماوە 27 ڕۆژ کارمان کرد لەسەری تا توانیمان لە دوو گۆڕە 513 ڕووفات دەربهێنین. و دووەم بەشی لە دوای چەند ساڵێک توانیمان 93 ڕووفات بێنینەوە. هێنانەوەی ڕووفاتەکان زۆر عواقیان بۆ دروستکردن، زۆر مەشاکلیان بۆ دروستکردن لە ڕێی حکوومەتی عێراقیەوە. ئەو برادرانی کە لەگەڵ مابوون لە بارزانەکان لە کاتی ئیشکردنا دەزانن ئەوەینەکان چۆن و مەشاکلی زۆر بەڵێ مەشاکلی حکوومەتی عێراقی مەشاکلی زۆر بۆ یەک نویست بڵێن ئەبێ ئیشەکان لە بەغدا بکرێ و ئیشەکان لەوێ بکرێ و فعلەن ئەوانیش ئەو اختصاسەوە پسپۆڕیان نەبوو کە خۆیان بیکەن. لەم ئەخیرا و پسپۆڕیان پیا کرد. ئێمە توانیمان کارەکان بکەین. هێنامانەوە هەولێر لە مۆرگەکانی پەیمانگای پزیشکی دادوەری هەرێمی کوردستان بە لێبوردیەوە و بە سوپاسەوە بە کۆمەڵێک پزیشک و کارمەند و ئەو کەسانی کاریانە کرد لەگەڵمان شەو و ڕۆژ لە ناو سەلاجەی ساردا توانیمان بگەینە ئەوەی کە ئێمە بە زانستیانە بتوانین کار لەسەر کۆمەڵێک شت بکەین. کۆمەڵێک بنەما هەیە کە ئەم علمەی ئێمە پێوترێ علمێکی ئەنترۆپۆلۆجی، یعنی ئەتوانێ بگاتە ئەوەی کە ئاسانکاری بۆ حکام بکە بۆ محامەکان بکە کە بتوانن کەیسی جینۆساید بناسێنن بە عالەم و کەیسەکەمان لە عێراق بناسێنن. ئێمە توانیمان تەمەن ئاشکرا بکەین، ڕەگەز ئاشکرا بکەین و هۆکاری کوشتنەکانیان ئاشکرا بکەین. هۆکاری کوشتنەکانیان چۆن کوژراون چۆن نەکوژراون. یعنی ئەو دۆکیومنتانەی کە لە بەردەستاندایە دکتۆر ئێوە پەیمانگایەکتان هەیە و پێم وابێت چەندین دۆکیومنتان لە بەردەستە، یعنی ئەو دۆکیومنتانە کافین بۆ ئەوەی بتوانین ینی ئەم کەیسە بە ژینۆساید بناسێنین؟ بەڵێ ئێمە زۆر بە زانستیانیشمان ئەی بۆ ینی چ لایەنێک کەمتر خەم لەوەی کە کارەکانی حکوومەت کەمتر خەم، حکوومەتی هەرێمی کوردستان کەمتر خەم. ئەوە بە جارێکی زەڵم حکوومەتی هەرێمی کوردستان کەمتر خەمە. کە ئێمە توانیمانە کەیسی بارزانەکان، کەیسی سۆریایە، کەیسی مناڵەکانی تۆبزاوە،
کەیسی گەرمیان بتوانین چوار بەحسی گەورەی لەسەر دروستکەین بە زمانی ئینگلیزی ئێستا حاضرن کە بڵاو بکرێنەوە لە مجلاتی عالمیە وتوانیوانە ئێمە وەکو پەیمانگای پزیشکی دادوەری لە چەندین کۆنگرە و کۆنفراسی نێودەوڵەتی لە زانکۆکانی عالەمە ئەمانە بناسیێنین یەکێک لەوانەی کە ئاواتی هەموو کەسێک بوو کە بتوانێت لە UN دابنیشرێ لە جنێف من محاضرەیەکم هەبوو لەسەر بەکارهێنانی چکی کیمیایی لەسەر گەلی کورد ئێمە ئەو شتانەمان لەلایە ئەو دۆکمنتی لای ئێمە کافیە ئەگەر کۆمەڵێک چکە و ئیشە ئێمە لە بیدایەتە وتمانە تیمۆرکە ئیشێکی کۆمەڵکاریە منم هەدارخانە هەموو ڕێبوارە هەموو بەیەکەوە ئیشاکەین ئەو ئیشی تەنایە کەسێک نییە بەڵام علمەکەی کەوتوتە سەرشانی ئێمە توانین بە زانستی غێری کەیسی بارزانەکان کۆمەڵێک کەیسی تر هەیە بتوانین ئەوەی لە ڕووی زانستیەوە ئەرکیەوە بە دکتۆر بەجێتان گەیاندوە با بزانین بەڕێز هەدارخان کە پارێزەری ئەم کەیسەیە یعنی هەدارخان لەو ڕۆوە ئێوە لە ڕووی قانونیەوە کارەکەتان بەشوێ گەیشتووە سپاستان دەکەم سەرەتا بە ناوی خوا و سپاس بۆ ئێوە بۆ ئەم میوانداریە بێگومان بە پێی یاسا هەر تاوانێک دەبێت سکاڵاکار هەبێ دەبێ تاوانباریش هەبێ کەیسی بارزانیەکان ینی بۆ معلوماتی جەنابتەن بە جینۆسایت ناسێنراوە بە پێی یاسا لە دادگای باڵای تاوانی عێراقی ناسێنراوە پەرلەمانی عێراقی بە جینۆسایت نەیناساند بەڵام ئێمە نمانەی وەکو کەیسی هەڵەبجا وەکو کەیسی ئەنفال کەیسی بارزانیەکانیش بە جیهان بناسێنرێ تاکو ئێستا لە غەیری پەرلەمانی کوردستان کەیسی بارزانیەکان لە هیچ شوێنێکی تر بۆچی ینی ئێوە پارێزەری ئەم کەیسن هۆکارەکەی چی ئەم پرسیارەکە لە من دەکەی وەکو یاسا ناسک لە ڕووی یاساییەوە هەموو شتێکی تەواو بووە بڕیاری جینۆسایتی لە دادگای باڵای تاوانی عێراقی لە بەغدا پێی دەرچووە کە سکاڵەکارمان بردووە شاهدمان بردووە بەڵگەکانی دکتۆر یاسین و دکتۆر محەممەد ئیحسان کە بەڵگەیەکی زۆر گرنگ بوون بۆ ئێمە بۆ ئەوی بتوانین کەیسەکەمان بسەلمێنین وەکو جینۆسایت وەکو خەبیریش کە خۆیان دووجا لەگەڵمان ئامادە بوون لە بەغدا بە سوپاسەوە بەڵام ئەوەی دەگوتری گرنگە هەدارخان ببوورە ینی پەرلەمانی عێراقی تاوەکو ئێستا بە جینۆسایت نەیناساند من خۆم نێزیکەی تقریبا مانگێک کونی و ئەم پرسیارم لە وەزارەتی شەهید و ئەنفال کراوان کرد بەڕێز بەڕەڤان کە بەڕێبەری گشتیە وڵامی ئەو بۆ ئەم نفسی ئەو پرسیاری کە جەنابەت لە من ئەەکەی گوتی کەیسی بارزانیەکان ڕوو بە ڕوش پێیان ئەڵێم براوەتە بوارێکی سیاسیەوە کورت و مختصر ئەو وەڵامەکەی ئەوان وەکو جەنابی دکتۆر گوتی کەم تەرخەم حکوومەتی هەرێمە بەڵام من بالئیضافە لە بۆ کەم تەرخەمی حکوومەتی هەرێم حکوومەتی بەغداش کەم تەرخەمە لەبەرەوەی قەرەبووکردنەوەی کەسوکاری قوربانیان چه ئەنفالە چه هەڵەبجێ چ کوردە فەیلیە چ بارزانیە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیە لەسەر حکوومەتی بەغدایە جینۆسای ناساندن بە دونی بە جیهان لەسەر حکوومەتی هەرێمیە لەسەر حکوومەتی بەغدایە چونکو بڕیارەکە لە محکمەیەکی کوردستان لە محکمەیەکی هەرێمی کوردستان دەرنەچوو بڕیارەکە لە محکمەیەکی بەغدا دەرچۆکە ئێمە هەمومان نەزانی لە جنسیاتمان لە جوازمان نووسرا کە ئێمە عێراقی نەنووسراوە کە ئێمە کوردستانین بەڵام مادام دادگای سەر بە حکوومەتی عێراقین بەپێی بۆ ئەوی بمانەوێتن کەیسی بارزانیەکان وەکو کەیسی ئەنفال لەبەرەوەی ئەنفال بە جیهانی ناسێنراوە چەندین پەرلەمانی ئۆڕۆپی و پەرلەمانی وڵاتانی تر کەیسی بارزانانی کەیسی ئەنفال و هەڵەبجە و کوردەفەیلیان ناسێنراوە بەڵام کەیسی بارزانیەکان کەچی دوای ئەوان چەند کەیسێکی تر بە جینۆسای ناسێنراو کەیسی بارزانیەکان نەناسێنراوە. زۆر سپاس هەدارخان دەگەڕم وڵات کاک ڕێبوار تۆ بەڕێوەبەری ینی کاروباری ئەنفالکراوانی بارزانی تاوەکو ئێستا ئێوە بۆ ئەم ینی کەسوکاری شەیدان چیتان کردووە؟ سەرەتا سوپاستا دەکەم بۆ ئەم دەرفەتە کە لێرە ڕەخساوە ئەوەی گرنگە دەبێ ئەمڕۆ سەری ڕێز و نەواشت بۆ کەسوکاری قوربانیانمان بنوێنین کە ئەوەی دەبینین ئەمڕۆ بەرهەمی خوێنی ئەم شەهیدانەیە کە ئێمە هەمومان ئەم کسکۆڕانە ئەمڕۆ پێگەیشتون وەکوت لە وەڵام پرسیارەکەت ئەوەیە کە حکوومەتی هەرێم بەپێی توانە بەپێی ئیمکانیات خزمەتی کەسوکاری شەیدان ئەنفالی کردووە بەڵام لە ئاست و معی ئەواندا نیە چونکە من دەبینم کوڕێکی جینۆسایت کرای و بارزانی لەوانێک کۆمەڵێک توموی هەبێ بوونمونە کاتێک سەر لە ساڵی 1970 دوای جینۆسایت کردی بارزر لە خوێندندا برا تەمەنی
یاخود باری گوزارانی دەرفەتی ئەوی پێنادە دووبارە بخەورێتەوە هەروە لە ڕووی ئابووریشەوە حکوومەتی هەرێمی کردە هەمووچەیەکی ماگانە پێدا ئەگەر لەگەر ظروفی ئەمڕۆی بازاری هەرێمی بازاری کوردستان نەگونجێ بەڵام شتێکیان پێدەدات وەک موچە هەروە ئەگەر کوڕ و کچێک سلفەی زەواج بوون منە پێدەن دیاری هاوسەرگیری هاوسەرگیری بکەن 5 ملیۆنیان پێدەدرا مەبەستە پێدەدرا کە لە 2013 ڕاگیراوە ئەمەش هەمووی دەگەرێتەوە بۆ قەیرانی دارایی بۆی قەیرانی دارەوە و 5 ملیۆنە ڕاگیراوە هەروە مەسروفاتی چارەسەری کۆمەڵێک ئیشی تر وەزارەتی شەهیدان دەیکا بەڵام لێرادا ئێمە هەموو شتێک نەخەینە ئەستوی حکوومەت ئێمە دەبێت لە جیهانە ڕێکخراوی کۆمەلگای مەدانی ئەو کاری ڕێکخراوێک دەکا وەڵام بۆ دکتۆر یاسین ئەگەر بری هەموو شتێک حکوومەتی هەرێمە ئەو شتانێ بەڕێزیان باز دەکات دەتوانێت لەگەر ڕێکخراوێکی نێودەوڵەتی ئەم کارانە بکات نەک حکوومەت من ئەوڕۆ ئەگەر دەرفەت هەبێ دەبێت سوپاسی دەستگای خوێرخوازی بازنی بکەم کە دەستگایەکی ناحکومیە خوێرخوازیە هەستەوە بە دروستکردنی باڵەخانەیە بۆ حکوومەت بۆیە بەبەستی من ئەوەیە دەبێت هەمومان هاوکار بین حکوومەت بۆ خەڵکە و خەڵکیش لە حکوومەتەوە ئەوەی ئێستا هەمووتان ئەو مۆنەمنتە بینی ئەو قاعەیەکە ئەوەی بڕواتان بێ ئەمە دایمین جارە بە هەموو حکوومەت دەڵێم من لە لای من 100 قاعەی وەکو ئەوە کاگڕێوارە زانێ دۆکۆمنتی خەڵکی شەهید لە کارتۆنایە ئەی چۆن حکوومەت گوناحبار نییە کەشت نەتوانێ بێ بە دەنگی من حەقی خەدەماتم نییە حەقی خزمەت گوزاریم نییە بۆ شەهیدان ئەوەی ئەکرێ ئەوە لە ڕێی ئێوە ئەکرێ بەڵام من حەقم هەیە بۆ ئەوەی شتی زانستی من کاکە هەرجەنا بەڵام کاکڕێبوار ینی تۆ بەڕێوبەری کاروباریان فاکران پێت وایە خەڵک دەبێت خزمەت حکوومەتکە حکوومەت هەردووچان تاواکەری یەکتر بن ئەمڕۆ دەبینم سنووری کوردستان دەپارێزێت لە ڕێگەی وەزارەتی پێشبەرگە و پێشبەرگانە خوێنیان دەڕێژن بۆ ئەوەی حکوومەتێکمان هەبێت بەڵام با من پرسیارێک ئاراستەی جەناب بکەم ئەو کاتێک ئەم شوێنە دانراوە ینی گۆڕستانی بارزانانی جینۆساید کراوەکان ڕەنگە ئەو کات قەیران نەبووێت بەڵام بۆچی ینی ئێمە ئێستا ڕەنگە لەگەڵ هاوکارانیش لێرە زۆر گرفتمان دروست بێت کە شوێنەکە خۆش نەبوو ئەو کات کە دەی تۆز و خۆڵی ینی نیان دەتوانانی ئەمە کەمترین خزمەتە ڕەنگە حکوومەت بتوانێت مەبەستی ئەوە دابوونەریتی دەڤەری بارزانەوە ئێمە بە سادەی لەدایک بوونە بە سادەیش دەمرین بۆ نمونە ئەگەر بەزاری بارزای نەمر ببینی لێرە زۆر سادەترە لەم گۆڕستانە ئەمە دایکامان ئەگەر ببینی کەس پێیان خۆش نییە ڕووفاتەکانە بکرێتە کاشی و مەڕمەڕ و یان زێر و سەخ چۆن شەهید کراون چۆن لە نێو بردراوە چۆن کچرە وامان پێ باشترە ئەم تۆز و خۆڵی من کە لە ساڵی 75 ساڵە لەسەر ئەم خاکە هەزاران هەر دارێک دەبینی قوربانیەکمان داوە بۆ ئێمە سادە و ساکارێکەمان پێ باشتر ئەگەر حکوومەت دەکو دەتوانێت هەمووی بکاتە سەبە و قێڕ و ئەوە لە ڕووی حکوومەت وەک وەزارەتی نیشتەجێ بۆ لەمە بەستم کێشەکان وەزارەتی شەهیدان ئەوە ئەگەر دابوونەریت بێتن ئەو مۆنۆمنتەی ئێستا بۆچی کارەکانی ڕاوەستاوە ینی کاری لەسەر ناکرێت منش هاوڕاتم لەگەوەی ئەو مونومنتە حکوومەت نییە بەرکو ڕێکخرا بەرکو کۆمپانیەیەکە ئەیکا لەوانەیە ئەو کۆمپانیاش بەهۆی قەیرانی داراوی یاخود دەبوونی بوزدە یاخود هەر کۆشەیەکی تر ئەو پەیوەدی بە حکوومەتەوە نیە ئەو کۆمپانیایەکە دەیکات و تەنها حکوومەت چاودێرە بەڵام ئەمڕۆ دەبین نەک ئەم پرۆژەکە ڕێکخراوێکی خێرخوازیە کۆمپانیایەکی برن کۆمپانیایەکی بازرگانیە وەبەرهێنانە حکوومەت وەبەرهێنان ئەم کارە دەکاتە حکوومەتە بەڵام کارەکانی ڕاگیرا بەڵام تەنها ئەم بارەگانی ئەم پرۆژەنی ڕاگیراوە سەدان شۆقە و سەدان مینومنتی تر ڕاگیراوە بەهۆی قەیرانی داراوی ئەمڕۆ ئێمە ئەم کێشەکە لە نەبوونی بوزدەیەکە حکوومەتی هەریم لە قەیراندا و ئێمەش دەبی سەبر و تەحملمانە بۆ کە سوکاری قوربانیان زۆر سپاس کاک ڕێبەردەگەڕی وڵات بەڕێز سلێمان ڕعات پارێزەر بەڕێز سلێمان ینی بینیمان چەندین پرۆژە ینی هەن بۆ کوڕ و کچانی شەهیدان بۆ نمونە لە بواری خوێندن لە زۆر بواری دیکات کو پارێزەرێک تا چەند بینیوتە ینی یاخود ئاگاداری کە منداڵی شەهیدەکان سوودمەند بوو بن لەم خزمەت گوزاریانە بە تایبەت ئەوانەی کە شەهیدی بارزانیەکان یاخود ئەوانەی کە کۆمەڵ کوشکراون سپاس بۆ ئەم دەرفەتەتان کە لێرە ئەم دەرفەتەتان ڕەخساند من ئەگەر بەدیوێکی تر بە پرسیارەکەتان بچەم ئەم پرۆسەی جینوسایدی کوردی ئەگەر بەعام وەربگرین کە 100 ساڵێک ئێمە وەکو تراژیدیایەک لەگەڵدا دەژین و دەست و پەنجە لەگەڵ ئەم تراژیدیانە نەرم دەکەین دووخێک بەرهەم هاتووە کە خەریکە بەردەوام لەگەڵ ئەم تراژیدیانە خۆمان بگونجێنین دووخێکە کە بەردەوام ئەم تراژیدیانە کوتایی ناهێن کە بەردەوام وامان لێ دەکات سبەی هەستینەوە تراژیدیایەکی تر ڕوبەڕوومان بێتەوە لەگەڵ تراژیدیایەکی تر دەست و پەنجە نەرم بکەین ئەوەی لێرەدا و پرسیارەیە کە بۆ کوردبوون بە تراژیدیا گرێ بدرێت بۆ چ کوردبوون و تراژیدیا هاودەرد بن بۆ چ ئەبێ کوردبوون بەردەوام دەست و پەنجە لەگەڵ تراژیدیادا نەرم بکات ئەوە هەمووی
من پێم وایە گەڕێتەوە ئەوەی کە سەرباری ئەو تراژیدیانەی کە بەسەر ئێمەدا دێت وەکو کوردبوون تا ئێستا ئەم تراژیدیانە لە دەرچەی ئێمەدا لە بیرکردنەوەی ئێمەدا گومان دروست ناکەن پرسیار دروست ناکەن تا ئێستا ئەم تراژیدیانە نەبوونەتەوەی ئەوەی کەەوە بیر ئەم کومەڵگای بیر کاتەوە کوردبوون بیرێک لە خۆی بکاتەوە کە بوو 100 ساڵە ڕەنگە زیاتریش لە 100 ساڵ بێ بەردەوام دەست و پەنجە لەگەڵ ئەم تراژیدیانەرم دەگات ئەگەر هوکاری دەرەکیش هەبن من پێم وایە بەقەت ئەم هوکارە دەرەکیانە هوکاری ناخۆیشان هوکارە ناخۆیەکان بەقەت هوکارە دەرەکیەکان پاڵیان پێوە ناوین ئایا تاکە ئێمە بەردەوام ئەبین ئەگەڕێتەوە سەر پرۆسەی بیرکردنەوەی ئێمە بۆ ئەم تراژیدیانە بەڵام ئەوەی لە هەمووی گرنگتر ئەوەیە لەم دوو خەدایمە باز بکەین و کە پەیوەستە بە پرسیارەکەی تۆشەوە ئێمە حکومڕانیەکمان هەیە پێڵێن حکومڕانی کوردی لە نواتۆیەکەوە تا ئەمڕۆ ڕەنگە دەگاتە سەوری 26 ساڵ کە ئەم حکومڕانیە خەونی دروستکردنی دەوڵەتی هەیە خەونی دروستکردنی دەوڵەتی کوردی هەیە باشترین کەرەستەیە کە لە بەدەستی ئەم حکومڕانیە دەبێت پرۆسەی جنوسایدی کوردیە حکومڕانی کوردی دەتوانێت بەهۆی پرۆسەی جنوسایتەوە دەوڵەتی خۆی بینا بکات کیانی خۆی بینا بکات بەڵام ئەم حکومڕانیەتە تا ئێستا هیچ هەنگاوێکی نەناوە بۆ ئەم پرسە ئەوەی هەمووی بیری لێ کردوتەوە دروستکردنی وەزارەتێکی شەهیدانە و دابینکردنی موچەیەکی ماگانە کە بەداخەوە ئەمڕۆ ئەو موچەیشی تقریبان پێ دابین ناکرێت دابینکردنی زەوی ئەویش بە هەموو کوڕی بەسەردا تێپەڕیوە تۆ پرۆژەی دەوڵەتی کوردیت هەبێت باشترین کەرەستە بیناکردنی ئەم دەوڵەتە پرۆسەی جینوساییدا کە چەندەها کەیسمان لە بەدەستە چەندەها ملەتانی دنیا و نەتەوەی دنیا هەیە بەهۆی کەیسی جینوساییدەوە ئەم ڕووکیانی سیاسی خۆن تۆ باسی وەزارەتی شەهید و ئەنفالکراوان کرد ینی کاک سلێمان تاوەکو ئێستا ینی توانیویەتی ینی هەنگاوێک بەرەو پێش بچێت لە کەیسی جینۆسایدکردنی بارزانیەکان من پێم وایە یاخود تەنها خۆهێنانە دەرەیە وەکو ئێستا خۆمان بینمانیانە پرسیار ڕاستە بکەم چەند بەرپرسێک دێن من خۆشم بێبەریەکەم 6 ساڵ بەڕێوەبەریەکێک لە ئۆفیسەکانی وەزارەتی شەهیدان بوومە 6 ساڵ لەبێ کارم کردووە ئەوەندەی لە ئەجندای ئەم وەزارەتەدا هەیە کە پرۆسەیەکی خزمەتگوزاریە دابینکردنی موچە دابینکردنی زەویە دابینکردنی بژێوی تاڕادێک پەیوەستە بە بژێوی ژیانی خانەوادەی شەهیدانەوە ئەجندایەکی تر نابینم لەم وەزارەتە ئەجندایەکی استراتیژی کە بتوانێت پرۆسەی جینۆسایدی کوردی بە دەرەوە بناسێنێت کە بتوانێت پرۆسەی جینۆسایدی کوردی لە کێشەیەکی لوکاڵیە بکاتە کێشەیەکی نێودەوڵەتی کێشەیە کە بتوانێت قەرەبوویەکی نەتەوەی بۆ تەواوی کۆمەڵگەی کوردی دابین بکات کە بتوانێت پرۆژەیەک بێت کە کوردبوون لە لوکاڵا بکاتە شتێکی سنتەر هەمومان پێش 2 ساڵە ئەو 2 ساڵ ئێستاوەی پێشمەرگە لەو 2 ساڵانە کردی کە چۆن کێشەی کوردی بردە پێشەوە من پێم وایە جینوسایدیش چیتر لەو خەبات و قوربانیدانەی پێشمەرگە کەمتر نییە بەڵام کەمتر خەمی حکومڕانی ئێمە لە ئاست ئەو پرسە داوای کرد کە ئەم جینوسایدە نەبێتە کێشەیەکی نێودەوڵەتی و کوردیش ناتوانێت سوودی لێ زۆر سپاس دەچمە لای کاک مەعاف مەناف سەرۆکی ڕێکخراوی گازی بۆ داکۆچکردن لە جینۆسایدی گەلی کورد کاک مەعاف ینی بینیمان کاک سلێمان و دکتۆریش گلەیان زۆر لە حکومەت و لایەنی پەیوەندیدار کرد ئێوە وەکو ڕێکخراوی کات تایبەتن بە بوارەکە تاوەکو ئێستا جگە لە کارەکانی حکوومەت ئێوە چیتان کردووە بەڵێ دەستپێکی من دوێت ئەس ئەڤڕۆ دوێ ڕۆژێدا کو 33 ساڵ تێپەڕیم سەر جنوسایدا بارزانیان دەستێ یەک دایکێت ئەنفاڵە ماچی بکەم و دەستێ یەک دایکێت شەهیدا ماچی بکەم و ئەڤڕۆ تشتێکی زۆری جوان من دیت پەیاما سەرۆکێدا و ناوێ کەلیما شێرەژنت ناف پەیاما سەرۆک بارزانیدا دیار بوو ڕاستی ئەڤە دڵخۆشیەک بوو حتا پێشی و بینە ئەف پرۆگرامەیش چەندایکێت ئەنفاڵە من دیتن دیار بوو بەری خۆدا بووە وێ پەیاما بارزانی سەرۆک بارزانی کە ئەو کەلیمەیە تێدا هەی ڕاستی دایکێتمە شێرە ژنن بیرا من تێت وەختێک و بابێمە ئەنفال کردێ مخابن من بیر نایێت بەس وەختێک و ئەم وەرۆک بووین یانجی پیچەک مەزن بووین مەفام کرد ئەوێ ڕۆژێدا چەند جارە هەندێک تشتێت نەخۆشیە بسەرما داهاتی کە ئەو دایک بوونە کە ئەم یە دەردەسەریەکە زۆرە نەخۆش ئەمێت مەزن کردێ ژێر زلم و زۆرداریاش بلی مەسەلا ئەنفالێ بلی نەهامەتیت یەک دوویەکی کوتات نەکردێ
ما وەکی ڕێکخراوێت بۆ پرسیاراتە ڕێکخراوێت ناحکمی دەست پێکێ مە چەند ڕێکخراو هەبوون یعنی ڕێکخراوە ڤەژین بوو دەڤەرا بارزان بوو ڕێکخراوە ئەنفالێت بارزانیا هەیە ڕێکخراوە گازی وێگاوێ یاهی و ئەڤ ڕێکخراوانەدا مەگەلێک گەنج و کوڕ و کیژێت ئەنفالە مەفێرکردن کە دێچاوە داوە حەقی جنوسایدا گەلی کوردکەن و نەک تنێ جنوسایدا بارزانیا حتا یا حەلەبجە حتا یا گەرمیان حتا یا بادینان ئەvە هەمیانەدا بەس مخابن ینی ئەف تشتێت و هاتی نەکردنێ یانیش بین ئەف تشتێت و vێگاوێت ناف ئەنفالێدا هەی و هەمە شکلێکی ئەس هاوڕامەدگە کاک سلەیمانە جنوسایدا گەلی کورد پراستی ینی نەکتنی قەزیە بارزانیا کەرەستێکی زۆر زۆرێ گرنگێک و ئەف حکومڕانیە سوودێ لێ بینێتن بۆچە ئەڤڕمە ئەمێت قۆناغێکیدا ژینک و ئەو قۆناغەکە زۆر زۆرە هەستیارە ئەمێت بەرەو دەوڵەت بوونێت چی پێویستە ئەم هەمە بیل هەندێ بکەینەوە چ ڕێکخراوێت مەدەنینە چ کەسوکارێت ئەنفال و شەهیدانە چ vێگاوێ پێشمەرگەنە سەنگەرا ئەم هەمی سینگی خوبدەینە بەر هەندێ و هەموو فکر و هێزا خوبدەینە بەر هەندێ و بەلێ چاوە ئەم دێشین دەوڵەتێ چێکێ ژبەر خاترا هەندێک و خوینە بابێ من و یاوی و یادی وێدی بەلاش نەچیتن هەروەکی سەرۆک بارزانیشی پەیاماکێدات بێژیتن ئەس دێ چاوە بەرسڤە دایکە شەهیدێکی دەم بێژیتن کە کوڕێ من چاوە بۆ چ شەهید بوو ڕاستی ینی ئەvە من پێ باشە ینی ئەم هەمی بیر دەوڵەت بوونێ بکەینەوە چونکە بابێ من و بابێوی هەمی بۆ خاترا دەوڵەت بوونی خوێنە خۆیاڕی کاکمە ئافزۆ سپاس بەڕێزان دەمێ هەندێک لە میوانەکانیش یاخود کەس و کار و کوڕ و کچی شەهیدەکان کە لێرە ئامادەن بەشدار من لەگەڵمە نازام کێ دەوێت بەشداری بکات لەگەڵمان باڵێ فەرموو ئەگەر خۆت بناسیێنی ڕێبەر سەرۆکی ڕێکخراوە کەڤنار بوو گەشەپێدانە کومەلگای سەرەتا سەرێ ڕێز و نەوازشێ بۆ هەمی شەهیدێت کورد و کوردستانی و ئەنفالانە پڕاستی وا بەڕێزانە گەلک بەحسێ خزمەتی و قەرەبووی کردەوە ڕعیا من باشترین خزمەت باشترین قەرەبوو بوو وا شەهیدانە بوو خوینەوان و بوو کەس و کارێتوان چێبوونا دەوڵەتە کوردیە چێبوونا دەوڵەتەکە سەربەخۆ بە جینۆساید ناساندنی ئەم تاوانە تا چەند ئەو ئەرکا لەسەر نانی دەسەڵاتی کوردی ئاسانتر دەکات بۆەوەی کە ئەو خەونەی کە تۆ بیری لێ دەکەیت ئەکیت یەک شووا پێنگاوت کوتل دەوڵەتە کوردی نزیک بیەوە ناساندنە جینوسایدە چونکی ئەو دەبیتە چەکێک دەست باشە کێ لێی بەرپرسا تۆ وەکو سەرۆکی ڕێکخراوێک تاوەکو ئێستا بە جینۆساید نەناسێنراوە بێگومان ڕێکخراوێت کومەلگا مەدەنی و هەروەها حکوومەتیش کەمتەر خەمە ڕاستە گەلک پێنگاوێت هاوێتی لێ ئەو پێنگاف تموعاتێت مەدا نەبوونە ئاستوا گۆڕانکاریادانە چونکی دوا گۆڕانکاریە پێویستە ئەم پێنگاوێت خۆ زیاتر پاوێن ji بۆ هەندێ دەرفەتەکە هاتیە پێشمە ئەم بۆ تۆلەسەندنەوە خوینەوە شەهیدا و قەرەبووکردنەوە خوینەوە شەهیدا دەوڵەتە کوردیە پرسیارێکت هەیە بۆ میوانەکە پرسیار نا پرسیار نیە تەنها ئەف پێشنیارە زۆر سپاس ئەگەر بە ڕێزێکی دیکە کێ دەوێت بەشداری بکات سپاس بله کاک وەردەگرمە بەڵام کێشەیەکی دەنگیمان هەیە دواتر دەگەڕێم وڵات ببوورە بە مایکەکەت لەلا بێت کێشێکی دەنگیمان هەیە هیوادارم هاوکارانم چاکی بکەنەوە دکتۆر ئێوە تۆ باسی ڕێژەیەکە کرد یەکەم جار 500 دواتر سێ گۆرتان هێناوەتەوە چەندی ماوەتەوە بۆچی نەگەڕاوەتەوەوان لە 8,000 بارزانی ئێمە ڕێژێکی زۆر کەممان هێناوەتەوە بەسەر ئەو پەیامەی کاکسێمان یەکێک لە ئاوەتەکانی منە و یەکێک لەو کارتانەی کە ماوە بە دەست میلەتی کوردەوە تەنها گۆڕی بە کۆمەڵی جینۆسایدە کە دەوڵەتی کوردی لەسەر دروست بێت یعنی یەکێک لە ئاوەتەکانی منە پڕبەدڵ حەز ئەەکەم ئاواتێکی من کە ئەوەیە ئەگەر ئەوانی تر شوێنیان دیارنی بەڵە شوێنیان دیارە بەڵام
لەمە ناتوانم بڵێم نەقدی حکوومەتی هەرێمی کوردستانەکەم لەبەرەوەی ئەمنیەتی شوێنەکە ئێستا تۆ ناتوانانی ئەو کارە بکەیت ئەجینا ئێمە دەتوانین بڵێن هەموو گۆڕەکان دیارن هەموو بارزانەکان لە جنوبی عراق لە منطقەی بۆسەیە منطقەکان دیارە ئەبولەیە و ئەبوجاد و یعنی هەموو لەو منطقانەیە یعنی لە منطقەکە بەس پێویستی بەگەڕان هەیە پێویستی بەدەدا چوون هەیە بەڵام من ئێستا بڵێم وڵا لەمایان بڵێم وڵا حکوومەت گوناحباران نەخێر لێرە حکوومەت ناتوانێت ئەمنیەتی ئەوێ دابین بکە ئەمنیەتی ئەوێ خراپە ئێمە کە ئەو دووجارە چوین لەوانەیە شاهید هەبێ لەگەڵوانەی کە لەگەڵمانە کاریان کردووە کە ئێستا لێرن و کەس و کاریە بارزانەکانن کە خوتوڕەت زۆر هەبوو خوتوڕەت زۆر هەیە لەسەر ئەوێ من ئاواتم ئەوەیە بە هەموو خوتوڕەتێکەوە من حازرم بە کەیسی بارزانەکانەوە بە هەموو کەیسەکانی تری ئەنفال چ ڕۆژێک حازر بێ حکوومەت من حازرم بڕم بۆ بەڵام دکتۆریانی ئەگەر وەک خۆت گوتت دکمنتی دیکەتان لە بەردەستە حکوومەت کاری لەسەر نەکات ئەوانی تریش بگەڕێنەوە سوودەکەی چی دەبێت کاک لۆڤان با لەوەی کە بیدایەت وەکو حکوومەت نەقدی حکوومەت ئێمە خۆمان میلەتێکین زۆر لەوانەیە هین نەبین حەزمان بە زۆر کار هەیە نەیکەین ئەو کارە ئیشی وەکو باسم دەستە جەمعیە پێویستە کۆمەڵێک کەس ئەمانە لێکۆڵینەوە و بەحسی علمی و ئەمانە بنێرن بۆ عالەم بۆ جامعاتی عالەم گودارخان و کاکسێمان و ئەمانە بینێرن بە زمانی ئینگلیزی بە زمانی عەرەبی بە زمانی کوردی ئێمە ئیتر زمانی عەتف نەماوە بەڵێ دکتۆر دواتر لەسەر مەسەلەی عەتف تۆ لە بواری زانستیەوە کار لەسەر دەکەی لە ڕووی زانستیەوە قسە لەگەڵ دەکەم بەڵام دەگەڕم وەلای میوانەکەم ئێستا پێم وابێت مایکەکەی دروستە بۆراگەر ناوی خۆ دووبارەکەیتەوە پرسیارەکەت ئاراستەی هەدارخام بکەیت کاگەمینەکە هەندێک دەنگت بەرزکەیتەوە سپاس دەکەم چی ڕوون بکاتەوە کاگەمی؟ ئەو سوالەور کاک بەڕەوان بەڕەوان پرسی کاک بەڕەوان جواب داوە سبب سیاسی هەزماف کوردستان شەڵاوە نەبی بەسەرکەم زیاتر ڕوونکەوە تەناو پرسیارت هەیە کاک سوالی دیکە ببوورە نازانم بێجابکە بەس هەتا ئێستا جینۆسایدامە gelek Kurdayı yaptın her şey zaten. Ya savaşta kesin taze bizim bu. Hatta taze yani Karabük Cihani ولی نه که Karabük Cihani yani دولت مقر ممکنه و شغل کاری تکنیکی بله جنوساید Karabük بینه ئەوە پرسیارەی ئاراستی کاک ڕێبوار دەکەم زۆر سپاس کاگەمین دەنگت باش نەوە بەڵام من پرسیارەکە دووبارە دەکەم هەدارخان ینی گوتی تۆ گوتت ینی کێشەکەی کە بە جینۆساید نەناساندنی ئەم کەیسەی تاوانی بارزانیەکان ینی سیاسی بووە مەبەستت چییە لەمە کاگەم کەیسی بارزانیەکان با لەوەی لێکتێک بگەین کە لە دادگای باڵا بە جینۆساید ناسێنراوە ئەوەی گرنگە پەرلەمان کە بڕیاریش مەبەستیەوە هەر دادگایەک بڕیار کە دەدا بڕیاری جەزایی خۆی دەدا مەدەنیەکەی دەدا جەزایەکە ئەوەی کە گرنگە لە کەیسی بارزانیەکان یان کەیسی ئەنفال و هەڵەبجە یەکەم جینۆسای ناسێنرا دووەم هێنانەوەی ڕووفات کە لە ناو بڕیارەکە بڕیاری لەسەر دراوە کە حکوومەتی عێراقی نەک حکوومەتی هەرێم دەبێت پابندی ئەوە بێت گشت مەساریف و ئەمنیەتی ئەو کەسانە بکاتن کە بچن ئەو ڕووفاتانە بهێنەوە تۆگوتت کێشەکە ئەوەیە کە قەرەبووکردنەوەکە کێشەکەش من زۆر بە دوادا چوونم کرد کە بۆچی کەیسی بارزانیەکان تاکو ئێستا لە پەرلەمانی عێراق بە جینۆسای نەنێسراوە لەبەرەوەی لە یاسا ناسێنراوە بەڵام لە پەرلەمانی عێراق نەناسێنراوە فەرمانبەرێکی کە بەڕێوەبەری گشتیە بەڕێز کاک بەڕەوان خۆی گوتی بە بردیانەتە بوارێکی سیاسی لەگەڵ لە ناوخۆی هەموو کوردستان کاگەم نەخێر لە هەرێمی کوردستانە لە عێراق هەمومان نەزانین کە حکومڕانی هەرێمی کوردستان چیەکە بەڵام هەدارخان تۆ پارێزەری ئەم کەیسە زۆر حکوومەتی عێراقی ببوورە داوای ئەوە دەکات ئەو کوردانەی یاخود ئەو جاشانەی کە بەشدار بوونە لە جینۆساید کردنی بارزانیەکان دەبێت حکوومەتی هەرێمی کوردستان ئەوانیش ڕادەست بکاتەوە ئەمە تا چەند ینی تۆکو پارێزەرێک چەند زانیاری لەم بارەوە هەیە بە پێی یاسا
وەڵامی بەڕێزت دەدەمەوە لە کەیسی ئەنفال جاش و مستەشار تاوانبارن بەڵام لە کەیسی بارزانیەکان نۆ متتەهەمی هاربمان هەیە کە هیچ یەکێک لەو نۆ کەسە کورد نییە هەر هەمویان عەرەبن و ڕایان کردووە ئەم بۆ معلوماتی جەنابتان بەڵام ئەوەی سیاسیەوە ئەوە لەوانەیە چەند یاسایەکان چەند ینی هیچ کوردێکی تێدا نەبووە نەخێر لە کەیسی بە پێی یاسا من قسە لەگەڵ جەنابتانەکەم بە پێی یاسانە ئەوەی بترێت بۆ نمونە زۆر جار کوڕ و کچی شەهیدەکانیش گلەی ئەوە دەکەن کە جاشە بوونە بەشدار بوون لەم تاوانە ئەگەر هەبوو بن ڕاستە حکوومەتی عێراق داوای کردوون کە ئەمانە تەسلیمی حکوومەتی عێراقی بکرێنەوە دواتر ئەم پرۆسەی کاری لەسەر بکات کاک دلۆڤان بەڵێ ئێمە ئەو شتەش ئەبێ ڕوون بکەمەوە کەیسی بارزانیەکان لە 83 بوو کەیسی ئەنفال لە 88 بوو ئێمە جینۆسایدین ئەنفالیش جینۆسایدە من هەرچەندە لەگەڵ ئەوە نیم کە بە من بڵێن کچە ئەنفال من کچە ئەنفال نیم من کچە جینۆساید کراوێکم لە 83 88 حکوومەتی بەعەس کە تاوانێکی ئەنجامدا بە ناوی تاوانی ئەنفال ناوی عملیات الأنفال ئەوە نازانم ینی هەر چەندە ڕقنم لەوەشە کە وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفال کراوان دەبێت ناوی ببێندرێت وەزارەتی کاروباری شەهیدان و جینۆساید کراوان نەک ئەنفال کراوان جینۆساید بۆ هەڵەبچەیە بۆ ئەنفالە بۆ کوردە فەیلیە پامەکەت گەیشت زۆر سپاس کاک ڕێبوار کاگەمین پرسیارێکی دیکەشی کردیانی بۆچی تاوەکو ئێستا قەرەبوویەکی نێودەوڵەتی بۆ ئەو یاخود کۆمەڵ کوژەی بارزانەکان ئەنی نەهاتوە بۆ ئێرە پێم وایە پرسیارە زیاتر ئاراستەی هەدارخان بکرایە بەڵام قەرەبووەکە تەنها ئەرکی وەزارەتی شەهیدان نییە پێویستە لەگەڵ وەزارەتی داد و چەند وەزارەتێکی تر هەوڵ بە شێوەیەکی یاسایی کار لەسەرم کەیسە بکەن جگە لەوەی من پێم وایە ئەو ڕەخنەی لە وەزارەتی شەهیدان دەگیرێ من لێرە پارێزەری وەزارەتی شەهیدان نیم من کوڕە جینوساید کراوێکیشم باکو لەگەڵ 8000 بارزان جینوسیا منیش دەنگم دەخە بە پاڵ دەنگی ئەم کەسانە بەڵام بە شێوەیەکی منطق چونکێمە وا دەبینی بالفعل من بالفعل خۆ لەو بەرپرسیارە نادەست بۆ بە شانەزی وەشە بەڵام ئێمە دەبێ سەرەتا نێماڵی کورتێ بخەین حکوومەت لە چێ دروست بووە وەزارەتی دەسان لە چێ دروست بووە لە چەند فراکسیۆنێک و چەند حیزبێک و چەندلانێک دروست بووە ئێمە دەبێت ئەولانە ئەمڕۆ دژی ئەو پەیامەند کە ئەوانش هیچ لایەنێک نەکردو ینی بەگشتی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ ئێمەش منیش ئەوە دەڵم پێویست سەرەتا ئەو ڕخنانێک کە ئاراستی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێت پێویستە لاەنە سیاسەکان یەکماڵ و یەکدەنگ و یەکاڵوێز بن بۆی بتوانین کار لەسەرەوە بکەن منیش دەگەم دەخوام پات دەنگی هەداڵخان لەسەر ئەوەی کە زۆر بەی زۆری کوزوکوری شەهیدان و جینۆساید کراون بە ناوی ئەنفال و بە پەیفی ئەنفال و بە کوڕ ئەنفال ناویان دەبن بەڕاستی ئەمە هەڵەیەکی زەق و ڕقا چونکە ئێمە دەبێ تو دووساری هەڵەیەکی ئاینی و هەڵەیەکی مێژووی دەبینەوە چونکە لە ساڵی 1983 کاتێک جونوسایدی بارزانەکان ڕوویدا ئەگەر لەم دایکە بپرسی لەم کەسە نەپرسی لە ساڵی 1986 هەر کەسێک دەزانانی ئەنفال چیە و لەکوێ هاتووە وەکو هەزارخانوتی ئەنفال ناوێک بوو لە بۆ کۆمەڵێک پرۆسەهات کە لە گەرمانە و دەست پێ کرد تاکو بادینان بەڵام بارزانەکە زۆر جیاوازترە پرۆسەی جینۆساید کورد شێوازی لە ناوبردننی و شێوازی ڕاگواستنی زۆر جیاوازترە لە شێوازی لە ناوبردننی پرۆسەکانی تر کاک ڕێبوار زۆر سپاس کاکسێمە شتێکی زۆر گرنگ لەسەر قەرەبووکردنەوە کە بە پێیاسە بە کورتی بە جووا وەڵامی بەڕێزیان بدەمەوە قەرەبووکردنەوە کە تاکو ئێستا هیچ کەیسێکی کورد قەرەبوو نەکراوەتەوە بەڵام کەیسی ئەهوارە کەیسی دوجێلە هەمویان قەرەبوو کراونەتەوە لەلایەن حکوومەتی عێراقەوە بۆچی ئەوەش بۆچی لەلایەن حکوومەتی عێراقەوە لەبەرەوە قەرەبووی ئێوە نەکوتەنە حکوومەتی عێراقیانی ئەو کۆمەڵگەی نێودەوڵەتیش هیچ قەرەبوویەکی قەرەبووکردنەوەکە لەسەر کۆمەڵگەی نێودەوڵەتی نییە لەسەر حکوومەتی هەرێم نییە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر پابەندە بە چەند امتیازاتێک بداتە کەسوکاری قوربانیان بۆ نمونە ڕاتبێکی بۆ دابین کردووە زەویە خانووە امتیازاتی نەخۆشیە زەواجە و سلفی زەواج پارێزەر خۆتان بە کەمتر خەم نابینین نەخێر من وەکو پارێزەر لەسەر ئەمە تەنها ئەوە بوو بڕیاری دادگات کە دەرچوو لە تەمیز اکتسابی دەڕەجێ قەتعی کردەوە بەڵام کە بینە سەر قەرەبووکردنەوەکە بۆ ئەوشتان بۆ ڕوون بکەمەوە لێژنەیەک پێکهێنراوە لەلایەن وەزارەتی کاروباری شەهیدان و ئەنفال کراوان ئەم لێژنەیە چەند کەسێکی داناوە ڕێزم هەیە بۆ هەمویان خەبیریشیان داناوە ئەوە شەر معلوماتێک لە کۆنفرانسێک برایەکی بەڕێزی سەر بە وەزارەتی شەهیدان و ئەنفال کراوان باسی کرد وەکو باز دەکە بە ملیار دۆلار داوای قەرەبوویان کردیە بۆ گشت کەیسەکان هەرچەندە من وەکو یاسایی لەگەڵ ئەو تەقدیرە نیم کە ئەوان دایانە لەبەرەوەی یاسایی نییە خەبیر دەبێت لەلایەن محکەمە و دابدرێن نەک لەلایەن حکوومەتەوە قەرەبووکردنەوەکە لەسەر حکوومەتی عێراق نەک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە تاکو ئێستا قەرەبوو نەکراونەتەوە کاکسێ
تۆ بینیت ینی زۆر گلەی دەکرێت لەلایەن کاکەمینیشەوە هەندێک پرسیار ئاراستەی میوانەکانمان کران بەڵام دەمێ ئەوەت لێ بپرسم پێت وایە ئێستا تۆ وەکو پارێزەرێک کوور دەبێت چی بکات بۆ ئەوەی ئەم کەیسە بە جینۆساید بناسیێنرێت وای من وەکو پێشتریش باسم کرد واقعی کەرەستەی کە لە بەردەستی کورد بێت لە محافلی دەولی ئیشی لەسەر بکات قەزیە جینۆسایدە بەڵام ئەمە هەم لەواستی سەرۆکاتی هەرێم بۆ حکوومەت بۆ پەرلەمان دەکرێت بۆردێک دروست بکرێ ئەم بۆردە ساڵانە کنفرانسێک بکات بە پێی ئەم کنفرانسە دیاری بکات کە ئایا لە ناتۆیەکەوە تا ئێستا چیان کردووە بۆ ساڵی داهاتوو چی بکرێت ئەم بۆردە پشت بە لوبی کورد لە دەرەوە بەستێ زۆر گرنگە چونکە لوبی کورد لە دەرەوە هەم لوبیەکی زمانزانە هەم شارەزای دنیای دەرەوەیە لوبیەکی احتیمالە بتوانێت سەریحتر لە ئێمە پەیامی جینۆساید بە دەرەوە بناسێنێت ئەوەی تا ئێستا ڕاگوزەراوە من پێم وایە ئیهمالیەکی گەورە کراوە بۆ نمە تو سیر کە ساڵانە ئێمە کە یادەکانەکەینەوە یادەکان بە بەرگێکی زۆر تەقلیدیەکەینەوە هەموو ساڵ یادێکی دووبارە کۆمەڵەوە تار خوێندنێک کۆمەڵە خۆعرزکردنێک تا ئێستا ئێمە نەمانتوانیوە یادێک بکەینەوە مەسەلەن کە سەرنجی ئەو باڵیوزخانانەی کە لێرە نازانە 50 باڵیوزخانە هەیە سەرنجی باڵیوزخانەکانیش بخۆمان ڕابکێشین بە شێوازێک یادەکە بکەینەوە کە ئەوانیش تێدا بەشدار ببن چونکە ئەوڕۆ سەردەمێکە تو ئەبێ بە کەمترین ماوە شتی خۆت بگەینی ڕەنگە کاک سلێمان هەندێک جار ئەم تاجە گوڵینەش ینی سلبیاتی خۆی هەبێت ئێمە تازە بینیمان ینی بەڕیز ڕاوەستان بۆی تاجە گوڵینە لەسەر ینی مەزاری نەمراندا بنن بەڵام ینی یەکێک لە بەرپرسیلەکەکان ینی پابەن نەبوو بەڕیزەکە هات لە پێشەوەی کنسولی فەڕەنسا ڕاوەستا کنسولی فەڕەنسا پێم وابێ هەندێک تۆڕەش بوو لەگەڵ هاوکاران بینیم بە هەر حاڵ زۆر سپاس بۆ تۆ ئەتۆ باسی ئەوەت کرد کە زۆر جار ینی وەکو خۆ دەرهێنانێکە کاک مەعاف تۆ لە بواری تیڤی کارت کردووە و لە نێو ڕێکخراوەکانیش تا چەند گرنگە لە ڕووی هوەریەوە ینی فیلمی سینەمایی تا چەند ینی لە ئاستێکی باشدا بۆ ئەوەی هاوکاری ئەم کەیسە بکات مخابن ینی ڕووی هوەری بە کارەکە جدی سەر کێسا ئەنفاڵی بگشتی نەهاتی تەکردن مخابن کە یەک فیلم هاتە چێکردن فیلمێک هەلەبجەی بوو فیلمێک دایکانی من بوو بەس توێ فیلمێدا ڕاستی هەردووکە من بەری خۆدای وەکی هەم دشم بم وەکی میدیاکارێکی یانجی هەتا ڕادەیەکی شارەزاد بواری میدیایدا سەرنجێکی وەی نەدا ینی پەیامێک تێدا نەبوو و شێن ئەوێ بکەن هیوادارم ینی کوردستان 24 ئەو کەلێنە پڕ بکەتەوە و کەلێنەکە زۆرە مەزنە و ڕەخنەکەدی من نووسەر و هونەرمەندێت مەشیە هەی کە مخابن جدی شۆڵ سەر vê kesê nekiriye ke çendîn kereste bo dewlemendkirdin û ciwankirina hunera wan çi hunermend e çi nûser e yanîş romanekê nivîsîtin yanîş lêkolînewekê diketin cidî şol sevê nehatî tekirinin. Heger em çîne mêjûya barzan jî dixwazim evê bim tinê heştê sê de em enfal nebûyne. Heftê pêncê were li heftê pêncê were qonağek bû heftê û heştê qonağek bû li heştê sê qonağeka dî bû û ev ro sîwiyekê heft e bes sîwiyekê heft li Qoştepeyê tinê li Qoştepeyê enfala tekirin piştî îngil komelgayê dîke wekî Diyana û Herîr û Beherke û Goretê û ewan da. Hîviya min ew e ku ev kesêt wekî Hedarxanê û Kakrêbwar e zêdetir ser vê qeziyê şolkeyn nek tenê heştê sê barzaniyê enfal bûy ke renge belgetkên bin bes wextê ku ragwastiyev xwaroyê Iraqê zêdetir li hezar neferê barzanî li wêrê hukmê ew ê ket jîngeyekê dabûn jîngeyekê sard û jîngeyekê ava sard dabûn û nav dar û berdê çiyayê şirînê dabûn û birdin sehrayê danan li wêrê zêdetir li hezar nefera li wêrê yê şehîd bûy hîvîdarim cidî şol vê meselê bê te ڕەنگە ئەوە وەکو باسشمان کرد ئەگە بکرێتە فیلمێکی سینەمای ڕەنگە کاریگەری زیاتر بێ قسانی تۆ باس کرد زۆر سپاس کاک مەعاف دکتۆر دەگەڕمەوە لای جەنابەت یعنی تۆ گوتت کۆمەڵێک دکیومنتمان لەبەردەستە بەڵام کار لەسەر نەکراوە
ینی ترسی ئەوەت نییە ئەو دکیومنتانە بفەوتێن چکەوە خۆت باست کرد لە سەرەتاوە من کە باسم کرد لە وڵاتێکە ژین ئەبێ هەموو تەوقعاتی هەموو شتەکان بکەین ئێمە قایەکی زۆر گەورەمان هەیە کۆمەڵە کشتمان پاراستووە یعنی قاعەکە ئەو هۆڵی کە دروست کراوە لە یەکەمین هێنانەوەی وەجبەی ڕووفاتی جینۆساید کراوەکان کە هانیمانەتەوە ئەو هۆڵە لەسەر ئەرکی جەنابی سەرۆک بارزانی هۆڵێکی دروست کراوە و هەموو شێوەیەکی زانستی و شتانەمان هەڵگرتووە بەڵام ئێستا ڕۆژە کارەبا بڕێ کارەبا نابێ ئەبێ ئەمانەی سە و کچۆ لەگەڵ کاگرێبار باسم کرد احتیفاسکردن بەم شتانەوە پێویستی بە گۆڕانکاری هەیە مەواد هەیە لە ناوە تەحەفوزەکە بمانەوە کە نتوانێت بەکتریا هەندێک فطریات دروست بێت جلەکان فەوتێنشت ئەجنا ئێمە ئێستا کۆمەڵک دۆکومنتی زۆر باشمان لایە دەتوانرێ وەکو ڕێباڵە ڕێکخراوێک حکوومەت شوێنێکی بۆ دابنێ ئەو ئەجنەبیانایی ئەوانی میوانانەی کێن ئەو خەڵکی خۆمان کێن ڕوا بکە لەوانەیە لە 120 موچەی شەیدان بتوانێت ئامادە بکە. دکتۆر زۆر سپاس ئێمە داوای لێبوردن ئێوە دەکەین دەبوو ئێوەش بەشدارن بەڵام ئەگەر بە کورتی خۆت بناسێنی بە کورتی زۆر هیچ کاتم نەماوە. بله با کورتی ئەگەر دووبارەی کەیتەوە هەمووی دووبارە بەس ئەوەی خونەکەی خوش کرد ینی من وەکو کوڕان فاڵێکی بارزانی تشتێکی زیندیم هەیە بە هەموو کەسێک برم بە خواستم بە کەس و کاری بارزانیەکان خوشکێکم هەیە پاش بابا لە خاوی خۆی دیتە دەرێ بابم گوتی من هێشتا لە جنوبم نەگەڕایمەوە ئایا کەنگی دەمێنەوە بە بارزان ئەوە چییە ینی چی داوا بکەم لە حکوومەت و لەو بەرپرسانە بەس ئەو ساڵ دێن ینی وەختی سیوێک دێن وەرن قەرەبوو هەتا ئێستا قەرەبووش نەکرایمەوە تەوەت ئەگەر زۆر هیچ کاتم نەماوە 30 ثانیە پێێتەوە وەکی قورآن فۆڵک خاڵت محەممەد بازی هەدارخواند بێژیت کەس بەشداری نەبیال هەندێک کەسێت عەرەب زیاتر ئەس وەکی قورآن فۆڵک ئەزێ حاضر بم لێرێ کە کورد بەشداری بینال ئەنفالکردنە بارزانیا ئەس حاضرم ئەس لێرێ بم ئەزێ حاضرم چندێڤە ساڵ 1970 هەیڤە هەفت وەکی ئەڤڕوو ئەوێس پێدێ هاتەی وەیە بارزان تەکریتی دیالدابی بەس یەت هێوارە هاتەی کورد بن گەڵ ئەمنا قوشتەپەی ئەس ماڵە من مجمع ناوێ مجمع قودس بی ئەس بخول وێری ئەزێ حاضر بم و ئەس حاضرمیش هەر جێ بیت وێخبن بکەم زۆر سپاس کچێک بەس ئەگەر بە کورتی 30 ثانیە هیچ مەجالمان ڕێزان ساڵح دەمەوێ سەرەتا ئێمە یعنی پێم سەیرە بەڕێزکاک معاف هەر دەڵێ ئەنفاڵ و ئەنفاڵ حەز ناکەین قەت نەوێ ئەنفاڵ بێنن جینوسایدە بەس دەبێ ئێمە سەرەتا لە خۆمانەوە یعنی ئێمە ناوی ئەنفاڵ بگوڕین دواتر کەسانی دەوروبەر من وەکو کوڕان فۆڵێک پرسیارێکم بوو کاک دکتۆرایە دکتۆر یانە تۆ بەشێکی کەمتی ناوت لە ئەنفاڵەکان ئەوانەی دەرێ شوێنیان دیارە ئایا کە شوێنیان دیارە وازعی داراییە یان کێشەی ئەمنی زۆر سپاس دکتۆر بە کورتی هیچ کات نەما ئەو برادرەش گوتی خوشکم خەونێکی بینە زۆر جا خەونیش خۆ ڕاست دەردەچێت واللهی لەگەڵ هۆکاری معاناتیان ئێستا ینی من لەگەڵ معاناتی خۆی و خوشکیان بۆ وەڵامی پرسیارەکەی تۆ من هەرەوەنم لەسرە وعد بە ئێوە بم بێن بڵێن بەیانی بڕۆت باش زۆر سپاس دکتۆر یاسین کەریم ئەمین پرۆفسۆری یاریدەرە زۆر سپاس هەروەها هەدار بارزانی پارێزار برای کە گوتی من کە گوتم هیچ کوردێک بەشدار نییە گوتم بە پێی یاسا بە پێی بەڵگە دەڵێم من خۆم دایکی خۆم گوتی کەسێک فلان کوڕی فلان
کوردە و خۆی هاتووە و باوکو کەس و کاری تۆی بردووە کاتە قسەکەی ئەو بەڕێزە ڕاستە کە دەڵێن بەڵگەی یاسایی لە دادگان نەبووە بەڵێ کاک ڕێبوار ڕەمەزان بەڕێبەری کاروباری ئەنفال کراوانی بارزان زۆر سپاس کاک سلێمان ڕاد هەروەها کاک معاف مەناف زۆر سپاس بۆ ئێوەش کە لەگەڵ ئێمە ئامادە بوون بەڕزان بەم شێوەیەکی ناکۆت دیکە هەر وەختەوە